الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحان لتفسير سورة قريش بخزمتان بقمو بس رزامن دي خواهي قولوا وهيوادان ميوي آزي السودي اللي وربقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لإيلاف قريش إيلافهم رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. مالي بريزان زورق لمفسرين دفرمون لإيلاف قريش لامك پەیوەندی بە سوورەتی ئەلفیل هەیە لە پێشەوی کەوا خوای گەورە سوبحانەوە وتەعالە کاتێک کە بەو شێوەیەتی بەسەر ئەصحاب الفیل هینا کاتێکەوە لە ئەخیر ئاەتدا دەفەرمێن فەجەعەلەهم کەعەصف مەئکول، ئەوانی بەو شێوەیە لەناو برد لئیلاف قوڕەیش، کەواتە بەو شێوەیە دەڵێن لامەکە عیلاقەی بەوی هێواتە کاتێکەوە جەیشی ئەبرەهە و ئەصحاب الفیلی تەفروتونا کرد تاوەکو ئەوەی کەوە قوڕەیش هۆگریتی و لەسەری بەردەوامە لەسەری بەردەوام و لێیان تێک نەچی ئەو ژیانی کە ئەوان هەیتیان و ئەو تیجارەتەی کە دەیکەن، کەواتە بەو شێوەیە ڕەبتی دەکەن بە سوورەتەکەی پێشی خۆی. هەندێکی دەفەرمون لئیلافی قوڕەیش، هەر لامەکە لێرەدا ئەی لئەجلی ئیلافی قوڕەیش، تاوەکو ئەو تیجارەتەی کەوە ئولفەتیان پێوە کردێ بەردەوام بی، ئیتر خوای گەورە سوبحانەوە وتەعالە وەکو لە ئاەتەکانی دیکە تەواوی دەکاتن. بە هەر حاڵ خوای گەورە لێرەدا باز لە ئیلاف دەکا، دیارە ئیلاف لە ئیلفەوە هاتیە بە معنای ئەلجەمع وەضەم دێ، واتە شتێک کۆبکەیەوە و بیهینە نزیک یەکتری، ئەوە ئیلفی پێدەگوترێ. دیارە ئەوەی کە لێرەشدا کۆ دەکرێتەوە و نزیکی یەک دەکرێتەوە، واتە مەسەلەی تیجارەت و پارە و پولە. و ئیلاف زیاتر وەکو زانایان دەفەرمون وەکو زاراوەیەکی بازرگانی بۆ کاتی خۆی بەکار دەهێنرا، تعبیری لەو عەهد و پەیمانانە دەکردکەوە لە نێوان قوڕەیش و لە نێوان دەوروبەری قوڕەیش هەبوو، ئەو وڵاتانێکەوە ئەوان لە بۆ بەمەبەستی بازرگانیکردن هاموشۆیان دەکردن. ئیتر ئەو عەهد و پەیمانی کە لە نێوانیان هەبوو تاوەکو بە سەلامەتی ئەو بازرگانیانەیان کە هەیان بوو دەچوون و دەهاتن تاوەکو بە سەلامەتی بێن و بچن، ئەو عەهد و پەیمانەی کە لە نێوانیان بوو پێدەگوترا ئیلاف، والله ئەعلەم. ئیتر تاوەکو ئەو تیجارەتەی ئەوان کەوا وەکو عەهد و پەیمانێک لە نێوان ئەوان و دەوروبەریان هەبوو و ئەوەی کە ئەوان ئولفەتیان پێوەگرت بوو، هۆگری بوو بوون، ئەوەی کە قوڕەیش ئولفەت پێوەگرت بوو. دیارە قوڕەیش معلومە ئەو قەومێکەوە پێغەمبەری لەناو نادرا صلی الله عليه وسلم، و قوڕەیش لێ پێگوترێ قوڕەیش بە چەند شێوەیەک لێک درایتەوە، هەندێک دەڵێن لەبەرەوەی لە سەمەکەی قێڕش هاتیە کە وەکو معلومە قێرش کە ترسناکترین گیانلەبەری ئاویە، باعتیبار کە ناویان لە خۆنایە قوڕەیش وەکەئەنەما لە مەنتەقە و لە ناوچەکەدا وەکو قرشێکن کەس ناتوان نزیکیان بیتەوە. بە هەر حاڵ قوڕەیش ئەو قەومێکەوە لە مەکە دەژیان و ئێستاش تەبعاً هەر لەوێ ماینە. لئیلافی قوڕەیش تاوەکو ئەو تیجارەتەی کەوا قوڕەیش ئولفەتی پێوەگرتیە و ئەو عەهد و پەیمانە تیجاریە کەوا لەگە دەوروبەری خۆی ئەنجامیدایە تاوەکو بەردەوام بی. جا لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە ئاەتی پاشەوی ڕوونی دەکاتەوە ئولفەتیان بە چ وەگرت بوو، چ تیجارەتێکیان دەکرد. ئیلافهم رحلة الشتاء والصيف، کاتێکەوە ئەوان ئولفەتیان بەوەی گرت بوو ئەو تیجارەتەیان دەکردکەوە ساڵانە دوو ڕحلەی گەورەیان هەبوو، پێچگەلەوەش دیارە ڕحلەی دیکەشیان هەبووە، هاتوچۆی دیکەشیان هەبوو، بەڵام ئەو دوو ڕحلەیە دیارە دوو ڕحلەی سەرەکی بووە کە وەکو لە هەندێک لە سەرچاوەکان دەفەرمی کە لەوانەیە جاریوا هەبووە کاروانی وە لەوانەیە نزیکەی 1000 حوشتر بووە کەوا تەکە کاروانێکی بازرگانی زۆر گەورە. ئەنجا یەکەچیان لە زستانان، یەکێکیان لە هاوینان کەوا لەوانەیە هەر تاکێک لە قوڕەیش بەشداری لەو تیجارەتە گەورانە کردبیتن. وەکو معلومەکەوە زستانان دەچوون لە بۆ منطقەی یەمەن و هاوینانیش لە بۆ منطقەی شام دەڕۆیشتن. ئیتر ئەو خوایی سوبحانەهو وتەعالە کە بەو شێوەی ئەو ژیانەی لە بۆ مەیسەرکردن، بەوەی کە بەو وەکو لە جێگای دیکەدا دەفەرمیتن
کە تەماشای دەوروبەری خۆیان بکەن کە ئەوان لە ترسناچی و ئەوان لە نائەمینی دەژێن لە کاتێکدا ئەوان لەو ئەمن و ئەمانەدا دەژێن بە حکمی ئەو بەیتەی کەوا خوای گەورە سوبحانەه وتعالە لەو شارە پیرۆزەیدانە. ئیتر ئەوان بە هەست بە ناز و نیعمەتی خوای گەورە بکەن لەسەر خۆیان. لێرەشدا بەو شێوەیە کە زیاتر ئیشارەت بە مەسئلەی تیجارەتیان و اقتصادیان دەداتن کە دیارە وەکو عەمودی فەقەری هەر مجتەمەعێک تاوەکو ئەو مجتەمەع بەرەو پێش بڕوا تاوەکو ئەو مجتەمەع لە ژیانێکی خۆشدا بژیە دیارە لایەنی اقتصادیەکەی هەرچەندە بە قووەت بی بەو شێوەیە، بەڵام چێیە کە ئەو تیجارەتەی لە بۆ مەیسەر کردینە، چێ ئەو تیجارەتەی لە بۆ ئاسان کردینە و وەسائل و هۆکارەکانی لە بۆ ئاسان کردینە، دیارە ئەو خودایە سوبحانەه وتعالە کەوا رب هذا البيت کەواتە ئەوان ئولفەت پێوەگرتنیان بەو تیجارەت و ئەحد و پەیمانەی کەوا لەگەڵ دەوروبەریان هەیان بوو کە بەهۆیەوە دوو کاروانی سەرەکیان لە زستانان و لە هاوین وەرە بێجگەلەوەش چەندین کاروانی دیکەیان دەردەچوو لە بۆ ئەو دەوروبەریان تاوەکوت بازرگانی بکە. ئیتر با ئەوان لەسەر ئەو ناز و نیعمەتە گەورەی کە خوای گەورە لەگەڵی کردینە فەلیعبدوا رب هذا البيت، دەبا عیبادەتی ئەو پەروەردگارە بکەن، ئەو پەروەردگارەی کەوا پەروەردگاری ئەو بەیتەیە کە ئەوان لە ژێرسایی ئەو بەیتەدا ئەو تیجارەتیان لە بۆ ئاسان کرا، لە ژێرسایی ئەو بەیتەدا ئەوان ژیانیان مسۆگەر بووە. بەڵێ خوای گەورە سوبحانەه وتعالە کە لێرەدا پەروەردگارێتی خۆی بە تایبەتی لە بۆ ئەو بەیتە و لە بۆ ئەو ماڵە باز دەکات. دیارە لێرە وەکو ڕێزلێنانە لەو ماڵە لەو بەیتێکەوە کەعبەی پیرۆزە، وەکو لە جێگای کەش خوای گەورە سوبحانەه وتعالە بە هەمان شێوە تەنسیبی سەرخۆی دەکاتن، وەکو دەفەرمی إنما أمرت أن أعبد رب هذه البلدة الذي حرمها، وهروها دفن وطهر بيتي للطائفين. إتر بوشي ويخواي قول سبحانه وتعالى أو بيتو أو مال بيروزا تنسيب دكات سرخوي وكو ريز لينانك تاوكو إيمي إيمان داريش قدر ريزي أو مال أو مالو أو بيت بيروزا بزاني كوا خواي قول كريت قبلي إيمان داران. إتر دبا أو خواب بپرستن كوا پروردگاري أو بيتي أو مالي الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. بل أو پروردگاري كوا أطعمهم من جوع جلير دا وكزانا دفنون هر وكو معلومة لسرعات كان واتساك دائما راب وستي وبتايبتي هنديك جيغا مؤكد ترك وراب وستي يقلو جيغانا أويش إيريا فليعبدوا رب هذا البيت واتساك الراب وستي أو زاد الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. لبروي أجر ربتي كي بيكوا لواني زياتر كسك وانا حالي بتن الذي يكي لبو بيتك بجرتو نوغ لبو ربك ورب هذا البيت لوي واتساك راب وستي لسرآتك فليعبدوا رب هذا البيت أو زاد الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. بلى الذي أو پروردگاري كوا أطعمهم من جوع واتكاتي كوان برسيب لبرسيتي خواي قورا أواني نان داو تيري كردن وآمنهم من خوف وهروها أو ربي أو پروردگاري كوا أواني تأمين كردو أواني باراس لترسو دلنياي كردنوا تاديارا وەکو ناز و نعمەتێکی زۆر گەورە لەسەر قوڕەیش بە تایبەتی لەسەر ئەهلی مەکەش بە گشتی کەوە لە غەیری قوڕەیشیش خەڵکی دیکەی بە تایبەتی ئێستاش خەڵکی دیکەی لێ دەژێت لە دوای گەورەبوون و فراوانبوونی. ئیتر ئەو ناز و نعمەتەی خوای گەورە بە پێویستە هەست پێ بکەن و بە پەرستن و ئەو عیبادەتی کەوا شایانە لە بۆ ئەو پەروەردگاری کە ئەوان لە ژێر سایەی بەیتەکەی ئەودا تەئمین بووینە. أو خداي كوا خواي أو بيتي پروردگاري أو بيتي تأميني كردين لهم خوف وترسيك لبروي أو بيت خواي جور أماني بي بخشية كبراستي رمزي جياني رمزي أو جياني كوا إنسان هولي لو دال بهجدا كأو بري أمينية لويندري بيت الله الحرام أو شار بيروز أو بري أميني تيدا حتى وكو لندر آجالي تشيوي راو ناكريتن داري نابردريتوا جياي نابردريتوا همو كسيق لخوي أمينة وكأنما ايمي مسلمان ايمي بشريت بقشتي بيستا هول بدين او جياني كوا خواي قورا بقدري خوي كلبيت الله الحرام لو شار بيروزدا او امنو اماني تيدا
دامەزراندیە ئێمەی مسلمانیش ئەگەر هەوڵ بدەین لە ژێرسایی بەرنامەکەی خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو ئەمن و ئەمانە لەسەر هەموو ڕووی زەوی بەرپا بکەین، ئیتر ئەو ژیانەشەکەوە ئینسان تەمەنای دەکات لە بەهەشدا بژێتن. بەڵێ وەکو خوای گەورە جالێردا دەفەرمیتن الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف، ئەگەرچی بەنسبەت ئەوان بەو شێوەیەکەوە پێویستە ئەو پەروەردگارە بپەرستن کەەوە ئەو ناز و نیعمەتەی لەگەڵ کردینە، ئەوجا لە هەموو بەشەریەتیش خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە هەمان شێوە لە چەندین ئاەت پێمان دەفەرمیتن ئەو خودایە بپەرستن سوبحانەهو وتەعالا کە ئەنگۆی خەلق کردێ و ئەنگۆی ڕزق دەدا و هەروەها ئەو هەموو ناز و نیعمەتەی بەسەردا باراندینە. بەڵێ کەواتە ئەوە نەموزەجێکە لەو بەشەریەتەی کەوا لە مەکەی پیرۆزدا دەژێ هەموو بەشەریەتیش بەو شێوەیە پێویستە ملکەت بن لە بۆ ئەو خودای و عیبادەتی بکەن بەو شێوەی کەوا شایەنە عیبادەتی بکرێ، بەو پەڕی خۆشەویستی فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەن و هەروها لە ترسی هەیبەت و جەلال و عەظەمەتی خوای گەورە خۆیان لە مەناهیەکان بپارێزن و هەر فەرمانێک لە خوای گەورەوە سوبحانەهو وتەعالا کە دەبیستن بڵێن سمعنا وأطعنا و هەر خەبەرێک لەلایەنی خوای گەورە پێیان دەگا لە قورئانی پیرۆز لەسەر زمانی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بڵێن سمعنا وآمنا. بەڵێ بەو شێوەیە سوورەی قوڕەیش والله أعلم ئەوەندەی باس لێوە دەکەین دەچینە خزمە سوورەتی الماعون کەوا تێیدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا دەفەرمی بسم الله الرحمن الرحيم أرأيت الذي يكذب بالدين فذلك الذي يدع اليتيم. بەڵێ خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێرەدا بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم و لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەموو ئیماندارێکەوە قورئان دەخوێنیتەوە ئایا ئەو کەسە دیت کەوا یکذب بالدین، واتە ئەو کەسێکەوە بڕوای بە ئاین نییە یاخود بالدین زیاتر وەکو لێرە و لە چەندین جێگای کەش زانە بە ئەلجەزا لێچیت دەنەوە، ئایا ئەو کەسە دیت کەوە جەزای خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە درۆ دەزانن. دیارە خوای گەورە وەکو مالکی یوم الدین وەکو لە سوورەتی الفاتحەدا دەفەرمی يوم الدين أو روجيك ويوم الجزاء روج قيامته ولا دنياش دا خواي يقول الجزاء هي هركو معلومة تاريخ بشرية الشاهدة لسري قرآن بيروز كاتكا ولو من دجيريتو كوا خواي يقول سبحانه وتعالى بتشي ويك سزاي كساني دا هل دنياش دا كاتكا كساني مكذب بوينا كساني بو باوريان بدين إخوانا بو دجمناتيان كرديا وهروا بتشي ويك خواي يقول سبحانه وتعالى لجزاء لپاداشتی ایمانداران بەسەرکردایەتی پێغەمبەرانیان عەلەیهیمو سڵات وسلام بە چ شێوەیەک خوای گەورە پاداشتی داینەوە کاتێکەوە لەسەر ئەو دینە بووینە کە خوا دەیەوە سوبحانەهو وتەعالا کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا سەرکەوتنی پێبەخشینە عیزەتی دنیا و قیامەتی پێبەخشینە. بەڵام کەسانێک هەنە ئەو جەزایی خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە درۆ دەزانن، نە لە دنیا باوەڕیان پێ هەیە نە باوەڕیان بۆی هەیە کەوە لە ژیانێکی دیکەش کەوا قیامەتە کە یەوم الجەزایە. ئیتر ئایا ئەو کەسە دیت کەوە ئەو دینە و ئەو جەزاءە بە درۆ دەزانی و یاخود وەکو گوتیشمان لە سەرەتادا دیارە هەندێک لەم فەسین دەڵێن یوکەذب بینواتە ئەو درۆ ئەو دینە ئەسڵەن بە درۆ دەزانی. بەڵێ ئەو کەسە کووە صفاتی چێ صفاتی کووە ئەوە بیر و باوەڕی ئەوەی کەوا یوکەذب بالدین ئەدی صفاتی کووە ئەو صفاتانی کەوا لە هەر کەسێک صفات و تصرفی هەر کەسێک عنوانی ئەو تەسەوڕ و ئەو بیر و باوەڕیتی کە هەیتی بەڵێ عنوانی ئەو کەسەش کاتێکەوە ڕۆژی قیامەت بە درۆ دەزانی و دینی خوا بە درۆ دەزانی صفاتەکانی ئەوەی فذلك الذي يدع اليتيم ولا يحض على طعام المسكين. بەڵێ نیشانەی ئەو کەسە ئەوەیە کە يدع اليتيم واتە ئەو کەسێکەوە ماڵی یەتیم دەخوا و کاتێشکەوە ماڵی یەتیم دەخوا ئەو یەتیمەی کەوا بابی مردیە و هێشتا بالغ نەبووە ئەو ماڵی دەخوا کاتێشکەوە دێ داوای حەقی خۆی لێ دەکات پاڵی پێوە دەنێت زۆر بەهێزەوە زۆر بەبێ ڕوحمانە و ببێ بەزەیانە پاڵی پێوە دەنێتن و ئامادەنیە حەقەکەی بداتەوە. و هەروها ولا يحض على طعام المسكين کەسێکەکەوە نە بە خۆی نانی فەقیر دەدا نە هانی کەسێکیش دەدا و هانی کەسانێکیش دەدا کەوا نانی فەقیر بدەن. کەواتە مسکین ئەو کەسێکەوە مسکینمان هەیە الفەقیریشمان هەیە وەکو لە قورئانی پیرۆز معلومە زیاتر فەقیر ئەو کەسان نەکەوانن کە نیتیان بەڵام خۆشیان بە دیار نایەخن کەوا نیتیان کەسانێکن بە عیزەتن. بەڵام مسکین ئەو کەسەیەکەوە فەقیری نیشان دەدا ئەوجا ئایا فەقیریان فەقیر نییە
معلوم نییە بەڵام ظاهرن فەقیری نیشاندا و خۆی بە محتاج نیشان دەداتن. ئیتر مسکین ئەو کەسێکەوە داوا دەکاتن، ئەو کەسێکەوە داوای نان و ئاود و یاخود داوای یارمەتی دەدەکات، ئەو کەسێکەوە یوکەذب بالدین نە بە خۆی یارمەتی دەدا نە کەسانێکیش هان دەدا تاوەکو یارمەتی ئەو کەسە فەقیرە بدەن. کەواتە ئەوە تەسەڕوفی کەسێکەکەوە ئیمانی بە دین نییە، دین بە درۆ دەزانی. ئەوە تەسەڕوفی کەسێکەکەوە ئیمانی بە جەزا و بە پاداشت و سزانیەکەوە خوای گەورە لە دنیا و لە قیامەت پاداشت و سزای کەسانێک دەداتەوە. ئیتر ئەوە صفەتی دائیمی ئەو کەسانێکەوە کە ڕۆژی قیامەت بە درۆ دەزانن. بەڵام دیارە عکسی ئەو کەسێکەوە ئیمانی بە دین هەبی، ئەو کەسێکەوە ئیمانی بە قیامەت هەبیتن، ئیمانی بە سزا و پاداشتی خوای گەورە بە پێچەوانەوە، کەسێکی دڵ نەرمە لەگەڵ هەموو کەسێک، بە تایبەتی لەگەڵ کەسی یەتیم و کەسێکەکەوە هەم بە خۆشی نان دەدا و هەروها کەسانێکی دیکەش هان دەدا کەوا نانی فەقیر و نانی هەژاران و ئەو کەسانێکەوە سوالکەر و داوای یارمەتی دەکەن یان نانیاندا و خەڵکانیش هان دەدا کەوا نانیان بدا. ئینشاءالله لەوانەی داهاتوو دێن و خزمەت ئەو سوورەتە و بپشتوانی خوای گەورە تەواوی دەکەن. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.